لە دوای ڕاگەیاندنی قودس وەکو پایتەختی ئیسرائیل و جۆلان بە بەشێک لە خاکی ئەو قەوارەیە و بڕینی یارمەتی لە هەموو ئەو ناوەندانەی کە پەیوەندیان بە فاڵەستینیەکان و دەسەڵاتەکەیانەوە هەیە چاوەڕوان کراو بوو کە ئیدارەی دۆناڵد ترامپ زیاتر پشتیوانی لە ئیدارەی ڕاستڕەوی ئیسرائیل بکات و مەسەلەی داگیرکردنی زەوی فەلەستینیەکان بە شەرعیەت بناسێنێ و بەکردەوە هیچ مانایەک بۆ یاسای نێودەوڵەتی و ئەو ڕێکەوتنەش نەهێڵێتەوە کە ئیداری کلینتۆن لە ئۆسلۆ سەرپەرشتی کردبوو. هەڵوێستی کۆشکی سپی لە ناساندنی ئۆردوگا جوولەکە نشینەکانی کەناری خۆرئاوا وەکو بەشێک لە ئیسرائیل نەکەر یاسای نێودەوڵەتی ژەرپێخست بەڵکو با تەواوی کوتەتایەکی ئاشکرایە لەو هەڵوێستەی کۆشکی سپی کە لە ساڵی 1970ەوە پەیڕەو کراوە کە شەرعێتی بەو ئۆردوگا جوولەکە نشینانی لەسەر زەوی داگیرکراوی 1967 بیناکراون نەداوە. چاودێرانی سیاسی بڕوایان وایە بنیامین ناتانیاهۆ و دۆناڵد ترامپ وەکو دوو هاوڕێی هاوپەیمان هەرێکە لە وڵاتی خۆیاندا لە قەیرانی گەورەدان. لە کاتێکدا ناتانیاهۆ چاوەڕێی دادگایە کە لەسەر گەندەڵی زیندانی بکات پێویستی بە ڕزگاربوونە بۆی بتوانێت سەرۆکایەتی حکوومەتێکی نوێ بکات و پارێزبەندی وەربگرێتەوە. ترامپیش لە دوای ئەو هەموو گوشاری لەسەرەتی بەتایبەتی قەیرانی پەیوەندیە تەلەفۆنەکەی لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا کە کۆنگرێس باکردەوە هەوڵ دەدات بۆ دادگاییکردن و لادانی لەدەسەڵات بۆیە هەردوو لایەن پێویستیان بە یارمەتیدان یەکترا بۆ دەرچوون لەو قەیرانەی تێکەوتون. ترامپ دەیەوێت بەم خزمەتانەی کە بە ئیسرائیلی دەکات لەلایەن ناوەندا بەهێزەکانی لۆبی لایەنگری ئیسرائیلەوە کە ڕەگوڕیشیان بەناو ئیدارە و ئابووری ئەمریکادا ڕۆچووە خۆی لەو هەوڵەی کۆنگرێس بپارێزێت. چونکە هەموو سیاسەتمەدارانی ئەمریکا بەگشتی و سەرۆکەکانی بەتایبەتی باشە و ڕاستی دەزانن کاکردنەوەی دەرگاکانی کۆشکی سپی یاداخستنی بەڕووی کەسایەتیەکاندا با فلتەری لۆبی زایۆنیستیدا تێدەپەڕێت. بەتایبەتی ناتانیاهۆ لەگەڵ دزێوبوونی لە ناو ئیسرائیلدا بەڵام لۆبی زایۆنیستی خۆشیان دەوێت و دەتوانێت خزمەتی ترامپ بکات. زۆربەی وڵاتانی جیهان و یەکێتی ئەوروپا دژی ئەو بڕیارەی ویلایەتە یەکگرتووەکانن. ئەو بڕیارە بە پشتگوێخستنی یاسای نێودەوڵەتی و بە پێچەوانی ڕێکەوتنی ئاشتی ئۆسلۆی هەژمار دەکەن. تەنانەت ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند. ئەو بڕیارە ئەومان پێ دەڵێت کە ئەمریکا و ئیسرائیل لە سەروی یاسای نێودەوڵەتیەوە خۆیان دەسەپێنن. بەڵام خەباتی فەلەستینیەکان لە 100 ساڵی ڕابردوودا زۆر پیلانی کردووەتە نەخشی سەر ئاو.